نەکەمی خراپ کرد یا ڕەبی خوایە هەردوو چاوی کوێرکەی زانیش ئەمە ئیشی ژنە ژن قسەی وە کردووە ئەو ئافرەتەش لە ماڵی خۆیان نابوو ئێوارە چرایان هەڵکرد وتی ئەو چراکەتان بۆ کوژانەوە وتی وەڵا دایگیان چرامان نەکوژانەوە وتی وەڵڵی چاوم لە دەستدا هەردوو چاوی کوێر بوو لەوێ دوعای دەکرێت هەردوو چاوی کوێر بوو بۆیە تۆ شاگەدار بە ئەی خیانەتکار دووری مەگرە ئەو کەس ئیمامی ئەبوو مسلیمی خەولانی دەفەرمێ ژنێکم هەبوو زۆر ڕێک و پێک و ئیماندار بوو یعنی جاری وایە بە یەک قسەیەک بە یەک تەلەفۆنیە بە یەک بینینی ئەو ژنە هەڵەگەڕێتەوە لە پیاوەکەی عیبیشیان نییە چەندەها ساڵ خۆشەویستی و ئیحترام و ڕێز لە پڕێکە بەختەوەری و ئیحترام و ڕێز هەڵەگەڕێتەوە بە بینینێک بە تەلەفۆنیە بە قسەیەک بۆ خراپە و بەدبەختی و خراپەکاری دەفەرمی هاتمەوە بۆ ماڵ ئیمامی ئەبوو مسلیم دەفەرمی هاتمەوە بۆ ماڵ سەلام لە ژنەکەم جواب ناداتەوە قسەی لەگەڵاکەم جواب ناداتەوە توو ڕێیە بێتاقەتە وتم بەخوا ئەمە قسەیان بۆ کردووە ئەمە لە سەردەمی سەحابە تابعینە ئەبێ ئەمڕۆ چۆن بێ قسەیان بۆ کردووە وتم چییە وتی بڕۆ لای ئیمامی معاویە ڕەزای خوای لێبێ خەلیفە پێی بڵێ با خزمەتکارێکم وتانی بەخوا مە تاقەتی چێشت و نانوشتم نەماوە ئەم هەموو شتە بە من ناکرێ ئەمە ئافرەتێک قسەی بۆ کردووە ئەبوو مسلیمی مێردی تۆ دەستی زۆر ئەڕوا پیاوێکی بەڕێزە هەموو کەسێ ڕێزی لێکرد هەر چوار خەلیفەکە ڕێزیانێک ڕەزای خوای پەروەردگاریان لێبێ هەر چوار خەلیفەکە ڕێزیان لێکرد سەحابە و تابعین ڕێزیان لێکرد پیاوێکی زۆر بەڕێز و ڕەحمەتی خوای لێبێ بەڵام بەدەست ئەم ژنە گیری خواردووە بەڵێ وتی بڕۆ با خزمەتکارێکم و بێنێ بەخوا مە تاقەتی ئیش وشتم نەماوە وتی وەڵڵاهی قسەیان بۆ کردووە یەکسەر دوعای کرد خوایە گیان اللهم من أفسد علي امرأتي فأعمي بصرها خوایە گیان هەر کەسێ ژنەکەمی هەڵگەڕانەوە ژنەکەمی خراپ کرد یا ڕەبی خوایە هەردوو چاوی کوێرکەی زانیش ئەمە ئیشی ژنە ژن قسەی وە کردووە ئەو ئافرەتەش لە ماڵی خۆیان نابوو ئێوارە چرایان هەڵکرد وتی ئەو چراکەتان بۆ کوژانەوە وتی وەڵا دایگیان چرامان نەکوژانەوە وتی وەڵڵی چاوم لە دەستدا هەردوو چاوی کوێر بوو لەوێ دوعای دەکرێت هەردوو چاوی کوێر بوو بۆیە تۆ شاگەدار بە ئەی خیانەتکار دووری مەگرە ئەو کەسەی دوعات لێ ئەکا ئەڵێ خوایە هەر کەسێ ژنەکەمی هەڵگەڕانەوە هەر کەسێ پیاوەکەمی هەڵگەڕانەوە دوعات لێ بکە خوای گەورە لە دنیا و قیامەت ڕسوا دەکات ئەو ژنە هەردوو چاوی کوێر بوو وتی وەڵڵاهی ئەبوو مسلیمی خەولانی دوعای لێم کردووە تخوا با بچن بۆ لای چون بۆ لای تو خوا گەردنم ئازاب کە بەخوا من ژنەکەی تۆم خراپ کرد دوعام بۆ بکە خوای گەورە چاوم چاکاتەوە دوعای کرد خوای گەورە هەردوو چاوی چاک کردەوە بەڵام نە ئێمە ئەبوو مسلیمی خەولانین ئەوەندە بە تەقوابین کەواتە ئاگامان لە خۆمان بێ با لە خوا بترسین ئەو کەسانی کە ژنی خەڵکی هار ئەکەن خراپی ئەکەن مێشکی تێک ئەدەن با لە خوا بترسن ئەوانە بەر لەعنەتی خوا دەکەون چونکە ژن خراپ دەکەن ئەو ژنەوا لێکن دژی پیاوەکەی بوەستێ ئەو پیاوا لێکن دژی ژنەکەی بوەستێ ئەو خەسوانەش با لە خوا بترسن ئەگینا خوا ڕۆژانە نەفرەتیان لێ دەکات